داوای مافەکانی خۆمان بکەین تێکۆشان بکەین لە پێناو حەقەکەی خۆمان. ئێمەوەکو کۆمەڵی گەنجی دەربەنی خان دەستەی سەربەخۆی چالاکوانی دەربەنی خان ماوەی 11 ڕۆژە لەسەر شەقامین بۆ داواکردنی مافێکی سەرەتایەتی خۆمان کە ئاو کارەبایە. بەڵام دەسەڵات زۆر بێپاکە لەم داواکاری ئێمە تا ئێستا نەهاتۆ بەدەم داواکاریەکەمانەوە جوابێکی ئەرێنیان نییە. جوابەکان هەر زارەکیە کردداری لەگەڵان نییە. ئێمەش بەڵێنمان داوە تا جوابەکە کردداری نەبێت وەز لە ئەم مانگرتنە نێنین. ئێستاشم ڕۆبریارماندا بەپێی قەراری لیژنەکە سبەی 13 نەفەرمان مانەگرین لە خواردن و خواردنەوە بۆ نزیکەی 48 کاتژمێر دوای ئەوەش کاری و چالاکی کەمانە بێ ئینشاءالله. گومانی نییە گشتمان باش دەزانین دەربەنی خان ساحبی پێشەکی 62,000 نفوسە ساحبی دوو بەنداوە گڵاسی ئاوی نێبێخواتەوە ساحبی و بەرهمێنانی وێزگەی کارەبای پێویستی نیە 7 ساعت بۆ 6 ساعت کارەبەمانەیە لە هەموو دنیا لە قانونی عێراق یاسا عێراقیە هەبوو هەر شوێنێک ئەگەر وێزگەی بەرهمێنانی کارەبای تیا و بەنداوی تیا بوو پێویستە کارەباکەی لە شوێنەکانی تر مەزبوطتر بێ و باشتر بێت زیاتر بێ کاتەکەی نەک 24 کاتژمێری ئەزانین لەم دۆخەی ئێستای عێراق غەریبی کوردستانە دەسەڵات خۆ ناتوانێت بێ کاتە 24 کاتژمێر نائیلەنج با بۆ مام کاتە 16 ساعت 8 ساعت یعنی خۆی مەداوای شتێکی قورسمان نەکردووە پێشێکی ئاوەکەمان بۆ بکەن دواتر کارەباکەش کێشەمان نابێت. لەوە تێناگەین ئایا ئەوەی 180 کراوەتەوە کێشەی ئاو کارەبایان نیە.